ئارامی لێبڕاوە و هیچ کەسێک ناتوانێت سەبووری دڵی بدا. بۆ ئێستێک چاولێک دەنێ خەیاڵ دەیباتەوە نێو دەریای چاوەشینەکانی داڤەندی کوڕی کە لەگەڵ 5 هاوڕێی دیکەی لەبەردەم ماڵی خۆیان لە گەڕەکی گوڵانی قەزای داقووق ئۆتۆمبیلێک لێدان و داڤەند گیانی لەدەستدا و 4 منداڵەکەی دیکە و پیاوێکی کاسبکار کە عەرەبانی پێبوو لەو شوێنە بریندار بوون. سەری هاتووە سیارەکە لە دەستی سەنیە خۆی کێشایەتە دوکانەکانە دوکانێکیانش لەبەر دەرگایە ئیتەنەم 5 مناڵەی شێلایە دوای هەر ساڵ ئەم مناڵەی بوو بیسە خۆشی ئەمری هەر ساڵە کوڕەکە ئیتر قسمەتەکەی ئەوە نەبوولامان میێواندارەکەی کورد بووە. داڤەند تەمەنی تەنیا 8 ساڵانە و پۆلی دووەمی سەرەتایی بووە. کاتێک کارتی ئەنجامی تاقیکردنەوەکانی وەرگرت بوو پلەی یەکەمی بەدەستهێناوە ویست بووی لێرە شیرنی یەکەمیەکەی بە هاوڕێکانی بدا. لەو کاتە ئۆتۆمبیلەکە خۆی پێیاندا دەکێشێ و ئاهەنگ و خۆشییان لێ دەکات بەشین. ئەحمەد یەکێکی دیکەیە لە بریندارەکان بەڵام برینەکەی سووکە و ئەوەی کاریگەرە لەسەری شۆکی ڕووداوەکەیە. ئەمجا بانگ ئێمەگەروتی بێن سێ کارتەکەم کە من کارتم وەرگرت سەیمان کرد ناجح بوو اینجا ئەو کاتە چکلێتی دابەشە کرد دوای ئەو کاتە بێ ئێوارە و لەولاوە سیارەکە هاتوو سیارەکە لەولاوە شەحتی گر بە شەحتا هات لای ماڵێکەوە شەحتی گر شەحتەکە نەیگردو سوکانەکە لە دەستی وەرگەڕا و دای لە ئێمە. ئەم پیاوە کە خۆی 15 ڕۆژ لەمە و بەرتووشی ڕووداوی هاتوچۆ بووە دوو منداڵی بەناوەکانی یوسف و ئەحمەد لە لێدانی ئۆتۆمبیلەکە بریندار بوون. دوو منداڵم ماوەلیاتەمەوەی کە درەوتەوەی کە لە خەستاخانە خەوتە ئەمەلیات قوڕیان بۆی کردە ئەمەلیات سەریان بۆی کردە ئیتر خوا ڕەحمیلەکە یەکی کوشتە ئێتوکە بۆکەی خۆت لێ خوڕ بووە عینەکەی دوجا ئەم شارە پێویستی بە تەسا هەیە. دوای ڕووداوی لێدانی منداڵەکان شۆفێرەکە لەلایەن پۆلیسەوە دەستگیر کرا. باگوتەی پۆلیس شۆفێرەکە لەژێر کاریگەری خواردنەوە کە حولیەکان بە خێرایەکی زۆر ڕۆیشتووە. لەو شوێنەوەی ئۆتۆمبیلەکە منداڵەکانی شێلاوە تا ئەم شوێنەی کە منی لێوەساوم ئۆتۆمبیلەکە خۆی گرتووەتەوە و شوێنەواری ڕۆنی ئۆتۆمبیلەکە و خوێنی منداڵەکان تێکەڵ با یەکدی بووە زیاترە لە 50 مەتر. بەپێی هەڵکارەکانی هاتوچۆ خێرایی ئەو ئۆتۆمبیلەی منداڵەکانی شێلاوە زیاتر بووە لە 100 کە بۆ نێو گەڕەکێکی میلی ئەمە خێرایەکی هێزگار زۆرە. هاوکات لەگەڵ ڕووداوەکەی داقووق لە گەڕەکی ڕەحیماوەی کەرکووک لە ڕووداوێکی هاوشێوەدا ئۆتۆمبیلێک کە شۆفێرەکەی مێرد منداڵێکی تەمەن 15 ساڵانە منداڵێکی تەمەن 2 ساڵ و 6 مانگی شێلا و هەر لەو شوێنە گیانی لەدەستدا. هەردی محەممەد ڕوودا و کەرکووک.